بۆ قسەکردنی زیاتر لە بارەی گرنگی پێگەیشتنی کوردستان و بەشداریکردنی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە کۆڕبەندی ئابووری دافۆس لە پیرمامەوە بەڕێز هۆشیار سیوەلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەروی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵدایە لەگەڵ بەڕێزیان گفتوگوی زیاتر سەبارەت بەم پرساکەین. بەڕێز هۆشیار سیوەلی سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بۆ بەلای دافۆسەوە بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان وەک ئەکتەریشی نادەوڵەتی هەرێمی کوردستان کە ئەکتەریشی نادەوڵەتی ئێستا گرنگە بەشداری لە دافۆس بکات. ڕۆژتان باش. بێگومان کۆڕبەندی دافۆس کۆڕبەندێکی گرنگە، کۆڕبەندێکی جیهانیە و لە ساڵی 1970ەوە ئەم کۆڕبەندە ساڵانە ئەنجام ئەدرێەوە بە شێوەیەکی بەردەوام ئەنجام ئەدرێت. لە چەندین ئاست و پێگەی جیاوازدا کەسایەتی گرنگی جیهانی ئامادەبن، ئەوانی کام ئامادەبن بەشێکی زۆریان نوێنەرایەتی دەوڵەت و وڵاتەکانیانەکەن، هەندێکیان سەر بە کۆمپانیا گەورەکانی جیهانن، هەندێکیان سەر بە ڕێکخراوە نێودەوڵەتیە گرنگەکانی بواری سیاسی و ئابووری گرنگی جیهانن. وە لە هەمان کاتە نوێنەرانی کۆمەلگای مەدەنی و میدیاکارێکی زۆریش لەو بۆنە ئامادەبن. ئەوەی بۆ ئەم ساڵ بە تایبەتی ئەوەی کە چاوەڕێ دەکرێت نزیکەی 2700 کەسایەتی وەکوتم جیاواز و لە ئاستی جیاواز و نوێنەرایەتی شوێن و پرۆفێشنەڵی جیاواز ئامادەبن کە نوێنەرایەتی لە 130 وڵاتەوە دێن و نزیکەی زیاد لە 50 سەرۆک وەزیران یاخود سەرۆک دەوڵەتی وڵاتان ئامادەبن. ئەم کۆڕبەندە وەکوتم بە شێوەیەکی گشتی چونکە ساڵانە ئەکرێت بە شێوەیەکی بەردەوامیش ئەکرێت، هەموو ساڵێکیش لە مانگی کانونی دووهەم ئەنجامەدرێت بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت بۆ بەرنامەی ئەو ساڵە پار نەبێت لە مانگی 5 ئەنجامدرا لەبەر هۆکاری جەنگی نێوان رووسیا و ئوکرانیا بە شێوەیەکی گشتی لە مانگی 1 ئەنجامدراوە. وەکوتم ئەم کۆڕبەندە لەبەر ئەوەی کە ئەتوانم بڵێم بەرزترین چالاکی سیاسی و دیپلۆماسی و ئابووریە لە جیهاندا ئەنجامەدرێ و ژمارەیەکی زۆر کەسانی کاریگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەنجامەدرێن بۆنەیەکی یەکجار گرنگە. بەڵێ بەشداریکردنی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لەوێ دەتوانێت چۆ بەرهێنانێکی دیپلۆماسی بۆ هەرێمی کوردستان بکات؟ وەکوتم لەبەر ئەوەی چالاکیەکی یاخۆبوونەیەکی گەورەی سیاسی و دیپلۆماسی و ئابووریە بوونی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی لەوێ گرنگی تایبەتی خۆی هەیە، چونکە ئەو بوار و دەرفەتە ڕەخسێ لە ماوەی ئەم 5 ڕۆژە هەر لە ئەمڕۆ تا 20 مانگ ژمارەیەکی بەرچاو لەوانی کە ئامادە ئەبن لەوانی کە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی و لەسەر سیاسەتی ئابووری کاریگەری و جێگایان هەیە بیان بینیەوە لە نزیک و قسان لەگەڵا بکات. ئەمەش بە هەمان شێوە لە کۆڕبەندەکانی تریشە ئەنجام دراوە، بەڵام بێگومان کۆڕبەندی ئەم ساڵ لە ژینگە و بارودۆخێکی تا ڕادەیەکی زۆر جیاوازتر لە ساڵەکانی تر ئەنجامەدرێت. لەبەر ئەوە ئەتوانێت کێشەکە دۆخی هەرێمی کوردستان نەک تەنها کێشەکان بەڕاستی ئەتوانێت پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانیش ڕووی گەشی هەرێمی کوردستانیش بۆ ئەو کەسانی کە لێوێ چاوی پێیانەکەوێ ئەیان بینێ باز بکە و لە هەمان کاتە ئەو کۆست و تەگەرانەی کە هاتوونەتە ڕێگەی هەرێمی کوردستان بە تایبەتی هێندەی پەیوەندی بە پەیوەندی نێوان هەولێر و بەغداوە هەیە ئەوانش باس بکات، چونکە ئێمە ئازانین لە ئەو سیمیناری کە پار ئەنجامیدا یاخود مانگی 5 پار ئەنجامیدا لە دافۆس بە دوور و درێژی باسی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی کرد و سەرنجی ئەوانی کە ئامادە بوون ڕاکێشا بۆ ئەو کێشانەوە داوای هاوکاری لێکردن تا ئەو کێشانە بتوانێت چارەسەر بکرێت. لەبەرەوە لە زۆر ڕووەوە ئامادەبوو نیشاندی باڵای هەرێمی کوردستان لەو بۆنە گرنگە تا پێویستەوە دەتوانێت کاریگەری یەکجار پۆزتیڤ لەسەر ئایندی هەرێمی کوردستان دابنێت. وەکوتم کۆڕبەندی ئەم ساڵ تا ڕادەیەک جیاوازە شەڕی نێوان یا جەنگی نێوان رووسیا و ئوکرانیا کاریگەری گەوری کردوتە سەر زۆر شت لە جیهانە، سەر وزە و سەر گرانیشت و مەک و کاڵا و حتا لەسەر بلۆکبەندی تا ڕادێکی زۆر کاریگەری هەیە، چونکە ئێستا ئەمازانین جیهان یاخود بە تایبەتی ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ئاسیا لەوە ئەترسن لەوێش ئەمی کە لە بینی ئۆکرانیا و رووسیا ڕوودا لەوێش دووبارە بێتەوە. لەبەرەوە جیهانێکی جیاوازە، هەروەکو
ناونیشانی سەرێکی کۆڕبندەکەش پێمان ئەڵێت هاوکاری لە جیهانێکی بەشبەشدا یاخود پرتەوازەدا پێویستە. لەبەر هیوادارین ئەتوانم حەزەکەم ئەوەش بڵم چکە ماوەکە زۆرە 5 ڕۆژە لەم 5 ڕۆژەدا بوارێکی کاتی زیاتر بۆ جەنابی سەرۆکی حکوومەت وەشاندی هەرێمی کوردستان ئەڕەخسێ تا لە نزیکەوە نوێنەرانی وڵاتان و کۆمپانیا گەورەکان و بزنسە گەورەکان ببینن. لە دوای دەست بەکاربوونی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دوو پرس گرنگی زۆریان پێدرا، یەک کشتتوکاڵ و پیشەسازی و دوو پرسی وزە. لە دوای شەڕی ڕووسیا و ئۆکرانیاوە ئێستا وڵاتانی ئەوروپا بە دوای بەدی لەگەڕێن بۆ بەدەستێنانی وزە بە تایبەت گاز و هەرێمی کوردستانی سەرچاوێکی گرنگی وزە و گازی هەیە. گەر هەرێمی کوردستان بگاتەوەی بتوانێت گاز و وزە بۆ وڵاتانی ئەوروپا دابین بکە و ببێتە سەبەتەیەکی خۆراکی بۆ وڵاتانی کەندا و ئەوان دەتوانن چی بۆ ئێمە بکەن؟ بێگومان ئەم دوو پرسە هەردووچی گرنگە بە تایبەتی بەڕاستی مەسەلەی وزە لە سەر ئاستی نێودەوڵەتی و لە مەسەلەی ئاسایشی وزەی جیهان بە تایبەتی ئاسایشی وزەی ئەوروپا کە ئێستا بەهۆی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاوە تا ڕادەیەک کەوتۆتە بەردەم هەڕەشە ئەمە ئاگامان لێیە کە نرخی غاز بە تایبەتی غازی سروشتی بە چ ڕادەوە ئەندازەیەک لە ئەوروپا بەرز بووبەوە. لەبەرەوە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەگشتی بیری جددی لە پەیداکردنی بەدیری یاخود ئەڵتەرنەتیڤی وزە دەکەنەوە بۆ ئەوەی بگاتە بازاڕەکانی ئەوروپا و وڵاتانی ترکە تا ئێستا تا ماوەیەک لەمە پێشیش وزەی یاخود غازی سروشتی رووسیان بەکارهێناوە. هەرێمی کوردستان وەکو ئەزانین لێدێکێکی باشی هەیە لە بواری غازی سروشتی و ڕەنگە کۆسپێک لەو کۆسپانەی کە لە ڕێگەی هەرێمی کوردستان داهابێ بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی باشتر و فراوانتر سوود لە تواناکانی خۆی وەربگرێت لە بواری وزە. پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدایە کە ئێستا و بە تایبەتی دوای سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا ئەتوانم بڵێم دەرفەتێک هاتووتە پێشەوە تا ڕادەیەکی باش ئەو کێشانش چارەسەر بکرێواتە لە بواری وزە بە دەرچوونی یاسای نەوت و غاز یاخود یاسای هایدرۆکاربۆن ئەو کێشانی بینی هەولێر و بەغدا چارەسەر بکرێت. ئەمە بوارێکی گەورەتر و باشتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەڕەخسێنێت تا بتوانێت سوودێکی باشتر لە تواناکانی خۆی لە بواری وزەدا وەربگرێت. بیرمانە چێت چاشاندێکی گەورەی ئەمریکی لە هەولێرە و کە بە سەرۆکایەتی برێت مەکگۆرگ هاتووەتە هەولێر و لە شاندەکە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا لە بواری ژێرخان و وزە هاتووە کە لەو کۆبوونەوەی دوێنێ لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان یەکێک لە باسەکان باسی وزە بووە. واتە کوردستان ئەتوانم بڵێم لەو بوارەدا دەکرێت هەم بۆ خۆی سوود لە توانەکانی خۆی وەربگرێ و هەم وڵاتانی دەرەوەش سوود لە توانە غازەکانی هەرێمی کوردستان وەربگرن. بەڵێ بەڕێز هۆشیار سیوەلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەروی پارتی دیموکراتی کوردستان لە پیرماوە لەگەڵماندا بە سواس بۆ کاتەی بۆ ئێمەتاندانە و سواس بۆ شرفەکانتان. سپاس بۆ ئێوەش.